هاتوین بۆ گوندی حەمک 40 ساڵ بەر ئێستا یەکێک لە داستانە گەورەکانی مێژووی کورد لەم گوندە تۆمار کرا کاتێک مامەڕەی شەو 11 پێشمەرگەی هاوڕێی بەرپەرچی گەورەترین پەلەماری سوپای باسییاندایەوە. لەم راپۆرتەدا زانیاریەکان و چۆنێتی پەلەمارە گەورەکە و بەرپەرزدانەوەی لە زاری بەشداربووانی ئەو داستانەوە دەخەینە ڕوو. ئەمانە چوار لە قارەمانانی داستانی حەمکن ئێستا لە شوێنی داستانەکە داوەستاون. شەو پێشتر لە کەرکک بوو شەو دوانی هاتنە تەپەلوو 3 شەو بوو نەخەوت بووین ترکە لێ لە تەپەلوو شەڕ بوو هەتا سەعانەوەی شەوتر لێ هاتنێ دیارە دێ بە دێهاتین تر وەختەمە فارس خازە زۆر بوو تومەدە دوامان کەوتنە ترکە هاتن ئێمە هاتین ئەلیا سەکوێکی لێ بوو 2 سەعات بۆ دوونی ئەو ناوەڕێ وتیان با نانێ بخۆنی بڕۆینی تر ماڵەکەمە هەڵسان لۆکزێکیاندا گرسان نانمانە خوارد تومەدە قووەتا ئەم چواردەورەی گردووە پێماناوت کە لیسەکەیان دا پێماوتیان 500 کوژاوە 400 بریندارە ئەوەی کە هاودیان وەکو بۆ یەکێتی وتیان 500 کوژاوە 400 بریندارە ئێتر حکومەت ئەلێرۆ نەسرەتی شکا نێوێرا بچی پێشمەگەل دێ بچێتە سەر پێشمەگەیتر ئەلێرۆوە پێشمەرگە ورەی پیا کرد پێشمەگە قووەتی سن شەڕەکە ئەمەنە قورس بوو سێ کردم دێیان گرت سێ کڕت بە ئازایی پێشمەگە دێکەمانیان وەرەگردەوە بەڵام قەوەتێکی گەلە زۆر بوو قەوەتەکە لە عەقڵە نەبوو ئێمە 12 پێشمەگە بووین چە قورسمان پێ نەبوو ئەم شەڕە تقریبا 14 ساعتی خایەن من هەر لەو شوێنە بریندار بووم لەو شەڕە بریندار بووم لەوێ چاوم لە دەستدا لەوێ کاک دلاوەر وتم کاک دلاوەرەوە من بریندار بوومە بەڵام ئەگە بریندارێکە شەپەکم نەکەوت دایئەرێرم کۆپتەرەکە تەقەم کۆپتەرەکە دایلم. لە داستانی حەمک 4 پێشمەرگە شەهید بوون و 4 پێشمەرگەش بریندار بوون بەڵام زیانەکانی بەعەس نزیکەی 500 کوژرا و 400 بریندار بوو. نەخێرەوە استطلاع عەرەبیەکە پێڵێ دەش عەسکەری دەرچووە دەرەوە ئازایانە ئێمە نەمانوێرە دەرچوو لەو ماڵە بەتەنیا بوو کراسێکی کرێتە بەری هین دێ ماڵەکە چەکەی دانا بانگەواز ئەلوێش بانگەواز کراوتیان خەڵکی دێ چۆریکەن خەڵکە چووە دەرەوە کە چووە دەرەوە ئەو لای لەگەڵیان ڕۆیشتووە خانووەکە چەند مەترێک سەیری کردووەکەوە ئەسکەری چییە و چی نییە ئەخر ئازا بوو ئەزانێش ئەوە دەوری مانگیرا و شتەکەیە هێشتا کۆپتەرەکە نەهاتووە ئەگەڕێتەوە چەکەی هەڵگرێ لێ ئەدەن کوژنیان گولەیەک بەریەکوێ هەر لەبەر ماڵەکەی نزیک ماڵەکە لێ کەوتووە. مامەڕشش کە هات بۆ لای من تەقەمان لیان نەکات هاتنە ناوڕاست حەوشەکە 5 خۆخاسە بوون هیچیان ئەرپیسەکەی ڕەت کردووە بۆ ناو ئەو هۆدەی کە ئێمەتیای بوون خانووەکەمان ئەگەر نهاتنایەتە حەوشە و نیانەتوانین ئەرپسی پێوەلەن ئەرپسی ڕێی نەبوو بیگرێتەوە هەتا پێش ئەوەی دەست بکەنەوە دەستێشمانەکە 5 خۆخاسەکەمان کورد هەر ناو حەوشەکەیە و مامەڕێشە چوو ئارپسیەکە و هینەکەی هێنا ئارپسیەکە و قەناسەکەی هێنا قەناسمان نەدی و هەر نەمان دی بوو قەناس بووین بە خاوەنی قەناس خەڵکێک بێحەد لێوێ خڕ بوو یعنی ئەو ناوچە خەڵک ئەو دەور و بەرە خەڵکێ بێحەد لێوێ خڕ بوو ئەو چوار جەنازەیان لێنا ئێمە جەنازەکانمان لێوێ جێهێش ڕۆیمان شەو ڕیشە و هاوڕێکانی لە داستانی حەمکدا تەنها بەورە توانیان شەڕی فڕۆکە و چەکی قورس و سوپایەکی زەبەلاح بکەن ئەم داستانە لە تەواوی کوردستان دەنگیدایەوە و ورە بەخش بوو بۆ تەواوی هێزەکانی پێشمەرگە ئێستاش دوای 40 ساڵ لێرەدا یاد دەکرێتەوە. کەڕۆن محەممەد کورساد نیوز گوندی حەمک لە سنووری تەکەی جەباری.